رواندوز کانیا موزیک و هونەرا کوردی لە ناوچەیە سۆران کۆژەدووریا 123 کیلومترۆیان لە هەولێرە باشوورێ کوردستانێ جێدەگرە. دەوڵەمەندیە هونەرە ناوچەیە چەندین هونەرمەند پێگەهاندینە. وەکە هونەرمەندێکێ دەڤەرێ دەبێژە و باڵکێشیا وێ دەرێ بەدەوبوونا خوازاها وێ سەرۆکانی و ئیلهاماکە هونەری یا بەهەمپا ئافراندیە. هەموو مۆسیقایەکانی کەلتور و مۆسیقا و گۆرانی هەموو نەتەوەکان وەرگرت. یوسف رواندوزی یەکەم هونەرمەندێ دەڤەرەیە کۆکاریە وێ هێزە هونەری بە زێدەتری 40 ساڵان بە ئامێری و ئوکۆدیۆنێ ئاواز و موزیکên کوردی بێ لێ بدە. من ناوم یوسف عمر یوسف ناسراو بە باپیر ڕواندوزی لە ساڵی 1970 لە خولێکی مۆسیقا لە ژێردەستی مامۆستا زرار محەممەد مستەفا بەشداریم کرد کە دوای ساڵی 79 لە زۆربەی هەر زۆری فستیڤاڵ و کۆنسێرت و تۆمارکردنی گۆرانی لە سەر ئاستی عێراق و کوردستان بەشداریم کردووە و تاوەکو ئێستاش بەردەوام لەسەر ژەنینی ئالەتەکەم. ئەسڵی ئامێری ئوکۆدیۆن ئیتالیا پێی دەگوترێت متعەد بە عەرەبیەکەی متعەد ئەسوات بە کوردیەکەی با بڵێن ئەتوانین کۆمەڵە دەنگێک چەند دەنگێک کە زۆربەی وڵاتانی شەرق ئەوروپی ئەسکەندەنافی ئوکۆدیۆن بەکاردێنن. گۆرانی و مۆسیقای ڕۆژهەڵاتی پێبژەندرێ و هەم ڕۆژ ئاوایش. ئیتالیا هەرچی قاسی دووری ڕەواندزێژی بە لێ دەنگی ئوکۆدیۆنێ ئەو دووراتی نێزی کردیە. هەروەکی دەبێژە ئارمانج هەڤناسکردنەکە بە کەلتور و موزیکên جودا. ئەو خۆیان دکە کە ئوکۆدیۆن نابە بێتە ژبیرکردن چونکە ڕۆڵەکەی مەزن هەبوویە دە چێکردنا ئاشتی و ڤەڕەڤاندنا خەموو کوڤانên خەلکی دەدەما شەڕێ جیهانێ یەکێ و دوێژێ. هەژار حەکیم وار تیڤی دەڤەرا سۆران.